سپاس بایوی عزیز و هم در فتح جاره کیتر بله امرو یادی 128 ساله روزنامه‌گری لهریم کردستان وکو حکومت و وکو لانی پیوندیدار ام یاده گرنگه باوی ایمه لو هریمه دا نک تنها باسی و پروسه بکن که همانه بو پاراستنی مافی روزنامه‌گری لهریم کردستان و روزنامه نوسان بگشتیم و اروها پاراستنی آزادی و دموکراسیت لهریم دا دیار ایمه وکو حکومت لهریم کردستان لکابینه نوام دا با چند ریکاره کوا هاتوین باوی بکوین باری جبجه کدنم ریکارانه اوی شویه که زیادتر ایمه توازنه کی راستقینه حبیت لم کمالگاه دا هم بو پاراستنی روزنامه نوسان لناو کمالگاه و هر وها لکاتی رومال کردنی کاری روزنامه‌گری و پیشینه خوان و همیش بو اوی که بله آسایش نتوایی پاراستنی دستکوتکانی هرم و رازگویی گواستنوی حوال پارز راو بید دیار ایمه لسر آسین دولتیش بپی او راست پاردانه که هن به نسبت کماری عراق حریم کردستانیش ده گریته و لسرطای ابسال لجنیف لخول گشکری نتوی گرتو کان زیادتر لپازده راست پارده راستی حریم کردستان و کماری عراق بگشتی و حکومت اتحادیش کراوه لما دا ایمه وکو حریم اتوانم بلیم پیشکوتوینه لروی یاساییه و که یاسایی که باش ما لبردسته لروی یاسای چاپمنی بید یاسای روزنامه‌گری بید زمانوانی بید یاسای خوپشاندان دستکوتی زانیاری و دیان رنمایت لحکومت اوی که به نسبت ما گرنگ بابت سوشال میدیا و اروها پاراستنی پیشینه روزنامه‌گری و اروها پاراستنی مافی تا که کسی لبابت روزنامه‌گری و به تایبتی دیجیتالی بیسراو بینراو و اوانیتر بله هوادارین لم خولی پارلمان دا که هیا ام یاسا بکویتا باری مناقشه و گفتگو یعنی که پروژه یاسا که بکویتا باری گفتگو و اگر پروژه یاسا کشمن لبد دست بید پیدا چونه وابو بکرید گرن که و ایم یاسا کمالا هبید لام خوله دا با وی حکومت بتوانی زیادتر تعاملی نکتنا حکومت دا مدزگاه کاین تری پیوندی داریش وکو دا صلاتی دادوری و داوکاری گشتیش تعامل لکل بکاد دیار ایم بنسبت یاسا روزنامه‌گری تیبینی هبوا کم یاسا تا چند جبهه دکرت لهریم کردستان بله ایما بپی او زانیاریانه که همانه لداتا و زانیاری جماره کی باش و برچاو من های لکیسکان که لدادگاکانی هریم کردستان بپی ام یاسایه تعامل لگل کراوه و اتوانم بریم بپی ام یاسا در انجام یاسایی هبوا سزا دراون غرامت دراون و آزادیش کراون یعنی که خلقی تر هبوا که روزنامه نوسان خوان که اسکالا و کیسیان هبوا لدجی خلانی تری پیوندی دار و اوانا غرامت کراون و هروها سزا دراون بویا ام یاسا بر کار لهریم کردستان و دلیلش با او در صلاتی دادوریه و دادگاهکانی هریم کردستان بان بابته به نسبت ایما لهریم کردستان اوی که پیمان گرینگه لکابینه داتوش بتوانین کار جدی لسر بکن رولی آفرته لکاری روزنامه‌گری و ریجه آفرته لکاری روزنامه نوسیده بویا او اماران من که بردسته لگووار روزنامه و میدیای تر بگشتی گرنگه که ام رولی آفرت و بشداری آفرت زیادتر بکرد لبابت اعلامی ده بابت که تری گرنگ به نسبت اما اوی شوه که ریخستنی کاری سندیکای روزنامه نوسی بوا یا که روزنامه نوسان بوا توانی من لم کابینه دا که به فرم کی دیجیتالی است 3400 کس بسره و است او فرمان پر کردیته و کارتی دیجیتالیان هیا و کو ناسنامه کی الکترونیه لبردسته بودم دزگاکانی معنی پیوندی داریش لکاتی خوپشاندان بید لکاتی هر رمال کی تر بید دام دزگا پیوندرکان توانم به آسانی هم روزنامه نوسی معنی به پارز را بید و همیش رمال کی توانم بلاین که کار روزنامه‌گری برای کوپیکی بچه تپش اما لم من برود داوکاری منوایه که بله لعنکانی حکومت او ریکارنمان که پیان دراوه به پی پلانی حکومت یعنی کردستان بو
مافەکانی مرۆڤ ئەوەیە کە سەردەری تەعاملیان لەگەڵ ڕۆژنامەنووسان بەردەوام هەبێت دەوا لە بەرپرسانی حکوومەت دەکەم کە بەردەوام لە پێدانی زانیاری دەست پێشخەر بن بە ڕۆژنامەنووسانی ئێمە چونکە ئەوانە تەواوکەریان پرۆسەنە پرۆسەی دیموکراسیەت لە هەرێم و لە هەمان کاتیشدا ئەو زانیاریانە کە بەڵێ گرێدراون بە ئاسایشی نەتەوەییەوە گرنگە کە لە نەمەعنیەکان ئەمانە لە یەکتر جودا بکرێتەوە و کاری جددی لەسەر بکرێت ئەوی کە ڕێگا پێدراوە ڕێگا پێدراو نییە بە وەک شتێکی تەبیعی و سرشتیە لە هەموو وڵاتێکەوە لە بۆ ئەمنیەت و ئاسایشی هەرێم کامە زانیاری ڕێگا پێدراوە کامە زانیاری ڕێگا پێدراو نییە. سپاس دوو پرسیارمەیە یەکەمیان لەبارەی دۆخی شێروانی ئەمڕۆ یەکێکە لە ڕۆژنامەنووسەکان کە مانگرتنی لە زیندان ڕاگەیاندە دەمێ بزانم ئێوە لەم کەیسەدا گەیشتون بە شوێ وەکەم کەیسەیەک لای دەکرێتەوە. ئێمە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤمان هەیە و ئێمە ڕێکخراوەکان ئەوانەی کە لەم بوارەدا پسپورن و تایبەتمەند ڕێگا پێدراوە کە سەردانی زیندانەکان بکەن و ئەم سەردانانە هەیە. ئەگەر لە هەل و مەرجێک دەبێت کە ئەوی کە زیندانی دەکرێت ناڕازاییەکی هەیە لە بابەتێکی معنی لە ناو زیندان دەما ئەگرێتەوە بۆ داواکاری گشتی بۆ دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ و شتێکی ئاساییە لە هەموو وڵاتێکدا کە نەک بابەتی سەرپیچێ بابەتی ئەوەی کە زیاتر ئێمە بتوان ڕێنەماکان ڕێکارەکان وە خۆی جێبەجێ بکرێت دەبی تەعامل لەگەڵ بکرێت. سپاس بۆ ئێوە.